دووبارە سڵاو کاک حاجیلو شوێنە وەستای نوتم بەگوێری ئەو زانیارانی کە لای منە ئێوە ئەو گروپی کە نزیک بوون لە جێگەری سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی کوردستانەوە پێشتر بەڵێنتان پێدراوە کە پۆستان بدرێتێ بەڵام دوای خۆتان بۆ ئەنجامە گەیشتون کە ئێوە بەکارهێنراون بووی کەسانی کە بڕۆنە پۆستەوە و باز لەوە ژەکرێت کە تۆ خودی خۆت داوای پۆستی وەزارەتێک کردو لەبەرەوەی نەدراوەتێ ئەمە یەکێکە لە سەبەبەکانی دەست لە کارکێشانەوە. من سوال دوم پێش یەکەم جواب دەمەوە ئەسڵ من قەت داوای پۆستی وەزارەت نەکردی ئەو موسسەی کە ئێستا ئەو موسسەی قەولە دروست بیتن بۆ مین برادەر تەکلیفیان کرد و خۆم تەکلیفم نەکرد بە ڕێزمانجارات کاغەزێکی نووسی بۆ بەڕێز دکتۆر بەرهەم کە سەرۆکی حکوومەت بوو لە کابینێ شەشەم کە ئەوم بۆ جێبەجێ بکاتن بەڵام تووڕیم لەسەر ئەوە نەبووە و هەموو ئەو برادرانش کە لە بەڕێز کاکۆسەت نزیکین زۆر ڕاستی ئێمە لە کاکۆسەت نزیک بووین لە بۆرەی کاکۆسەت بە درێژای تەمەنی خۆی کە لە شاخا بۆ مەسوولی ئێمەمانان بووە خەڵکی هەولێرە خەڵکی هەولێرین کۆمەڵی کشت هەیە یعنی عوامل هەیە ئێمەی کۆکردۆ لەگەر کاکۆسەت خۆمچی نەگەمش لە منتقی خانەقی نابام لە کاکمەلا بەختیان نزیکترە بوو بەڵام وەزی ئیش و کارەکەمان و جێگاکانمان لەگەر کاکۆسەتە بووە کاکۆسەتیش لە پێشمەرگانە پیاوێکی ئازاو تێکۆشر و نزیک بوو لە ئێمەمانان ئەوانە بەڵام من بەش بە حالی خۆم ئەوە نیعنە نە من خۆم برادران کە داوای پۆستمان کردی بەڵام کە خۆشمان داواش بکەین بە حەق خۆمان نەزانین بۆ داواکردن بەڵام بە ڕاشکەوانە بە بەڕێز کاکۆسەتمان نەگوتیوە لەو پۆستەمان بدێ وەکو خەڵک گوتمان ویژدان هەیە و عەدالەتی و ئەچینە ناو پرۆسی هەڵبژاردن و لە پرۆسە هەڵبژاردنی سەرکردایەتیە ئێمەمانان دەرنەچوین ئیتر دەرنەچوونەکەشمان نەتیجەکەی دیارە کە سوود دەرنەچوونین لە ئەسبابەکانی دیارە ئەوە سەبەبی بوو لەوانەیە کە بەڕاستی ئێمەش کە غەدرمان لێکرا لەو ئەوە بەڵام وەکو بە شەخسی داوای پۆستمان لە بەڕێز کاکۆسەتی داوامان لە بەڕێز کاکۆسەت نەکردو پۆست بەڵێ ئێوە بۆ چوونتان لەسەر بوونە ئەندامی سەرکردایەتی کوڕی کاکۆسرەت چی بوو؟ هیچ ئیشتان کرد بۆ ئەوەی کە کوڕی کاکۆسرەت ببێ بە ئەندامی سەرکردایەتی یەکێتی؟ چنین مەش دەنگمان دابیتن کە کوڕی کاکۆسەت و کاکۆسەت پیاوێکی شا و تێکۆشەر بووە و سێ کوڕی شەهید بووە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و کوڕە گەنجەش لە دەرەوە هاتۆتەوە وەکو گەنجەکانی تر بێتە مەیدانی سیاسەت و ئیشکردنە بۆ ناکەسگیری لەوە نییە بەڵام دەریم هەموو شتێک حەق خۆی بدرێت عەدالەتەبی بۆ هەموو شتێک ئەو پرۆسی هەڵبژاردنێکە لە کۆنگرەی سێمی یەکێتی یا ڕێوەچوو تا چۆن عەدالەتی تیا بوو من یەک لە ئەسبابەکان کە خۆمان زیابووین و ئومنیەتمەوە بوو کە لە کۆنگرێسی چارەسەری نەخۆشیەکانی یەکێتی بکاتن بەڵام چارەسەر نەکرا ئەو چارە من نەتیجەکەی بە ناحەقەزانم باشە تۆ پێشتر باسی ئەوەت کرد کە ئەو گەنجانی ئێستا هێنراونەتە پێشەوە هەر کەس ئەوانی چواردەوری خۆی هێنێ دایانێ و کەمانە عەقڵی شارن و ئێوە لەبەرەوەی لە شاخ هاتوونەتە خوارەوە لەگەڵ عەقڵی شار ناگونجێن و ئەو گەنجانی کە لە کۆنگرەی سێمی یەکێتی هاتنە پێشەوە بوونە ئەندامی سەرکردایەتی و پۆستیان وەرگرت و پێشکەوتن تا چۆن بە عەدالەت هاتن من نازم خۆم کە بۆیە دەرم وازم لەو یەکێتینە نەعەدالەتیم بە تایبەتی لە ناو کۆنگرە بینی بۆیە من وازم لە یەکێتی نیشتیمانی لەگە برادەرەکانمان نەعەدالەتێکی زۆری تێدا بوو بەڵێ ئەگەر دەرچوویتە بە ئەندامی سەرکردایەتی یەکێتی وازە لەو یەکێتیەنە چین ئەگەر نەعەدالەتی بووین بوو یعنی من نەپرسیان یعنی ئەگەر بۆ دەرنەچم یعنی بەراورد لەگەر بەشی هەرە زۆری ئەوانەی کە دەرچوون لەسەر عەقڵ و معریفەت و خەبات و تێکۆشان و ڕابردن نازم خەڵک چۆن هەڵدەسەنجێنرێتن خەڵک چۆن ئەچێتە پێشەوە ئەینارێن قابلیەت ئەینارێن توانە ئەینارێن خزمەتکردن ئەینارێن عەقڵ و معریفەت ئێ باشە کە تو هەموو تێدا کۆ بێتەوە بوو غەدر لێ بکرێتن بۆ شوێنار منیش ئەگەرم هەموو ئەوانێک کە بەڕاستی خۆ هەر غەدر لێمە نەکەم چونە غەدر لە هەندێک خەڵکی تریش کرابێتن لەو کۆنگرەیە بەڵام ئەوانە کو ئێمە وازیان نەهێنا نخواش خۆیان بە مەغدوورە زان بەڵام وەکو ئێمەمانان مەوقیفیان نەگرت و وازیان نەهێنا ئەگەر نەعەدالەتێکی زۆری تێدا بوو بەڵێ زانیاری ئەوە لەسەر ئێوە هەیە کە بەنیازن لیستێک پێگوێنن بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان تا ئێستا وەکو لیست اتفاقمان کرد بێتن لەسەر لیست لە انتخاباتی پشتیوانیە بەڵام هەموو ئەگەر و خیارێکمان لە پێشە بۆ خۆمان لیست بکەین تەحالف لەگەر حزب و لایەن تیر بکەین بۆ خۆمان دابنیشین تا ئێستا کە مقابل لەگەر جەناب دەکەم بڕیاری دانیشتمان داوە دانیشتوین لە ماڵی خۆمان
بەڵام ڕکو پێشم گوتی زارێ دانیشتوین. تەنانەت ئەو خێرانی کە لە بەردەمتانایەوە کراوەیە ئەگەری ئەوەشتان هەیە کە لەگەڵی شێتی یەک بگرنەوە بچنەوە ناو هەڵبژاردن ئێمە ئەو دەکەسە بڕیارمان دێ بۆ هەموو ئەگەرەکان بۆ هەموو زەکەن ناگەڕێن و ناوی چتی نیشتمانی کوردستان تەنانەت تەحالوفیشان لەگەڵان ناکەن ئەلەگە بزوتنەوەی گۆڕان لكل حادث حديث. تا چەند ئێوە نزیکن لە گۆڕانەوە من یەک هەموو ئەو ڕفقانێک بەدل لە ژیانی برادایەتی وەکو لەسەر بەڕاستی من بانش بە ڕاشکاوانە پێدرن وکو خۆت بەرنامەکەت ڕاشکاوانەیە یعنی من ئەپرسم تا معارزە نەبوو چه ئێزانی بودجە لە هەرێمی کوردستانە چیە من خۆم لە ناویەکێتی من نەمزانێ بودجە چیە لە هەرێمی کوردستانە ڕۆژ لەو پەرلەمانە نەبینەوە مناقەشە بکرێ ئەی من ئەڵێم لە 2023 سەداق حوسێن ڕووخاوە میزانی بۆ هەرێمی کوردستانە هێتن ئەی بۆ هاوسەرگیری نەبوو ئەی بۆ پێشنی خانوبەرە نەبوو ئەی بۆ تواناسازی نەبوو خۆ شتانە هەمووی ئەو پارێ هەبوو دەهات بۆ هەرێمی کوردستان لە پار ساڵەوە بەشی زۆری ئەو شتانە سەر دەستی کاگرتکە بەرهەمە جێبەجێ کراوە لەبەر چیش لەبەری معارەزە هاتوتە مەیدان و قسە ئەکاتن ئەنووسی لە پەرلەمانە پەرلەمان بوویتە پەرلەمانە حەیە و قسە دەکاتن داچەندی بۆچیتە سەر سەری بۆ ناچێت بەڵام قسە ئەکاتن یعنی ئەو دەستکاتانە بەڕاستی لە معارەزە دەزانرێتن معارەزش بە تایبەتی گۆڕان بەڵێ باشە بەڵام زۆر جار کە باسی مەعارەزە ئەکرێ ئەڵێن ئەگە مەعارەزە نەبووە کەس نێزانی بودجە چەنە و ئەم خزمەت گوزاریانە نەبوو ئێ باشە بەڵام شتی گەورەتر هەیە لە ناو مەعارەزە بۆ نمونە کەس باسی ناگای بۆ خەڵک باسیەوە ناکە بڵێ ئەگەرە تا مەعارەزە نەبوو بۆ کەس باسی وڵاتێکی سیستماتیکی ناکرد بۆ بەس کەس باسی وڵاتی هاوڵاتی بوونی وانە ینی کاک حاجی تۆ خۆت 30 ساڵە لەنەوەی شێتی نیشتمانی کوردستانە خەباتەکەی پێت وانییە تۆ خۆت هەتا ئەو ڕۆژەی کە وازە لە یەکێتی نیشتمانی کوردستان هێناوە بەشێک بووی لەو پرۆسەیە بەشداری من لە ترپش مقابلەکردن بەشدارم لە هەموو چاکە و خراپەکە ناوڕێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان هەتا ئەوی ڕۆژی تیابوومەوە بەڵێ ئێستا ئیمانە بۆ شتانە هەیە کە مەعارەزە باسییانەکە زۆر بڕوان یعنی بۆ بڕوان بە قانون نەبیتن قانون کە ڕۆکە لە وڵاتە سەروەر بیتن عەدالەت بەرپا دەکاتن کەس غەدر لە کەس ناکاتن کەس نانی کەس ناخواتن کەس بە هەوەندە ناستە ئاسمان و کەس بە هەوەندە لە قوڕ نادرێتن یعنی ئەو کۆمەڵێک شتن یعنی کە جێ دڵخۆش هەموو کەسێکە بۆ دەوڵەت سیستماتیکی نەبیتن بۆ هەر مەجازی و مەزاجی بیتن هەر کەسە بە ئارەزوی خۆی حەزی کردەوە بکە و حەزی نەکرد نەکاتن بۆ دەوڵەتێکی سیستماتی نەبیتن هەموو شتێک بە سیستماتیکی بڕوە نیزام هەبێتن قانون هەبێتن هەتاکەی وڵاتی قەزا و قەدەر بیتن بۆ هەندێکان ئەرحەم الراحیمین بی بۆ هەندێکانی شەدید العیقابی زۆر باشە کاک حاجی ئەگەر بێمەوە سەر بەڕێوەبەرایەتی کاروباری مین باسی ئەوە کرێت کە ئەو تەندەری کە ئەدرێ بە کۆمپانیا خۆماڵیەکان بۆ هەڵگرتنەوەی مین بە شەوەیەکی عادلانە نادرێ من ڕقابەی مالی هەیە و لیژنی نەزا هەیە هەمان دەتوانن بین تەفتیش بکەم بۆ خۆیان پێدا بێن لە ئەوەلەوە تا ئاخرەوە من خۆم شەخسی تەندەرم نەدایتە کەس بەڵام خەڵک لە ئەنجومەنی وەزیرانەوە بە ملیۆنی دایتە خەڵک دایتە کۆمپانیاکان من گلەیشم کرد نووسرای ڕسمیشم نار بۆ ئەنجومەنی وەزیران ئەوە کارێکی خراپە بۆ ئێمەمانان بۆ هەندێک کۆمپانیا بەلاوە بدرێ هەندێک کۆمپانی وا تەرجیع بکرێن من خۆم ئەو نووسراوەکەم لە دایرەکەی خۆم ماوە نووسیومە ئەو کارێکی خراپە لە حکومەت دایت من نەمداون بۆ کەس ئەوەی من داومە لیژنە هەیە لیژنەی کردنەوەی تەندەر هەیە لیژنەی ئیحالە هەیە لیژنەی تەخمین هەیە لیژنەکان هەریکی لە 8 کەس پێک هاتووە بە پێی ئەو سیستەمەی کە بۆمان دادرێ ئەو تعلیمات و ڕێنمانەی لە وەزارەتی مالیە بۆمان دابەزیوە بەو ڕێنمایانەدا ڕۆشتووە هەر کەسێکی گلەی دەکاتن بابێ تەرقینی بکە مراقەبێ بکاتن ئەگەر خەلەل بوو ئەو کات حاجی نەسی پیاوچە لەبەرزنێ بۆ مەحکەمە هێ و بە محاکەمە بکەن ئەو کۆمپانیانی کە لە بۆری من هەڵگرتنەوە کارەکەن لەگەڵ ئێوەیە چەندیان نزیکەن لە تۆ چەندیان نەناسیت یەکچەند نەخزممە نە نزیکمە نە خەرچی مەسیشی مە نە خەرچ وڵاتی میشە هەموو خەرچی ئەو شارێ ئەکسەری هەموو خەرچ ئەو شارە ئەوانی کە ئەنجومەنی وەزیران تۆ باسێکی ئەڵێ تەشریعیانەکەن تا چەند نزیکن لە خەڵکان حەز ناکەم بەرپرسای کەس بینم ئەڵێم لە ئەنجومەنی وەزیرانەوە ناونا ئەو کۆمپانیایانە تایەتی نزیک بێ لە بەرپرسەوە وڵی نازانێت من شارەزای ئەو خزماتی و کەسایەتی ناو سلێمانی نیم لەوەی خەڵکی و شارە وڵاتە نیم بەڵام ئەزانم خەڵکی بە ملیۆن مەتر و جیاوەگەتی لە ئەنجومەنی وەزیران بە بێگەڕانەوە بۆ تەندەرکردن
بەبێگەڕانەوە ئەی وەکو نەرخی جیاوازێکی هەبوو لەگەڵ ئەوانی بەڵێ وەکو نەرخی جیاوازێکی هەبوو ئەو کاتێکەوە نرخیان تەقدیم کرد بۆ ئەوێ ئەو نرخەم بە لیژنەی تەخمین کردە نیوقات وتم قابل قبول نێ بۆ نرخە بیاندرێت بەڵێ باشە کاک حاجی بەڵام تۆ بەڕێوەبەری ئەو کاروبارەی بەڵێ باشتر نەبوومەوە بۆ ڕاگەاندن ئاشکرا بکەی یعنی پێ ئەنجومەنی من لە دائیرە سیلسلەی مراجعات هەیە من کتابی ڕسمی خۆم کردووە مەوجودی شەماوە ناردتم بۆ وەزارەتەکەی خۆم وەزارەت بەرزی کردو بۆ ئەنجومەنی وەزیران من نووسیمە وەکو وجدان و حەق و ڕاستیەکە نووسیمە ئەو کارێکی خراپە باش نییە هەموو شتێک بە تەندەربیتن و هەمووش مسایە و بنۆکو یەک بەڵێ کاک حاجیەوەی لەسەر تۆ ئەوترێت ئەڵەن کاک حاجی زۆر مەسەلەی ناوچەگەرێتی بەلاوە گرنگاڵەن زۆر گرنگی بە خەڵکی هەولێرەیە لەو ئیشەی کە من تیام نزیکەی 700 کارمەندم کارمەند و مۆزەف یەک کەسیان برا زامە باوکی شەهیدە ئەویش بە ئێستاقاقی خۆی خەریجی مەعهەدە بە ئێستاقاق خۆی تەعین بووە لە هەموو ئەوانەی سێ کەسی خەڵکی مەسیف و دەور پشتی تێدا لە 800 کەس ناوچەگەرێتی چم کردێ و چ ئیشێکم پێداون ئەستان هەموو خەڵکی مەسیفیش و دەور و پشتەکەش کە بە من وەماندی بوون ئەزانی چەند کەس لە سەمنجیرە لە سیوێکی ئابا لە ئاکرێت 4 قاعە هەبوو هی سجن 3 قاعە خەڵکی مەسیف و لە سەحازی مەسیفی گیرا بوو 3 قاعە ئەوەی سیاری بۆ هاژوش بوو ئەوەی داوەتی کرد بوو ئەوەی سەلامی لێ کرد بوو ئەوەی بە تەنیشتی داڕۆژ بوو هەر هەمووی گیرا بوو و منیش تا ئێستا وەکو حاجی مەسیفی هیچم بۆ ئەوان پێ نەکراوە و بە توش ئەرێم 84 شەهید لەگەڵ مشید بە پێم نەکرا بستێک عەرزیان بۆ وەگرم هیچم چم کردی بۆ خەڵکی خۆم زۆر باشە کاک حاجی ئەگە بگەڕێتمە سەر بوارە سیاسیەکە لە ئێستا قسە و باسی زۆر لەسەر قۆناغی دوای سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێت بەتایبەت لەو کاتانێک کە باز لە نەخۆشەکەی کرا تۆکو کادرێکی کۆنی یەکێتی ئەو داهاتوو چۆن هەبینی عەزل بەدەست خۆیە حەز دەکەم بەڕێزمان زەرع عەمری هەر درێژ بیتن بەڵام عەزلش بەدەست خۆیە بەڵام وەکو من خوێندنەوەم بۆ حیزبە بۆ تەنزیمە ئەوە بە وجودی بەڕێزمان جەلالە ئەو پشێ و وەزعی لە ناوە بە غیابی بەڕێزمان جەلال من پێم وایە ئەو حیزبە پەرشوڵای زیاتر پێوە دیارە بیتن بەڵێ یعنی بەم شێوەی ئێستاش نامێنێتەوە کە تیایەتی پەرشوڵای زیاتر پێوە دیار دەبیتن بەڵێ کاک حاجی لەسەر مەسەلەی جیابوونەوەکەی ئێوە دو چاپێکەوتنەکەتان لەگەڵ سکرتێری گشتی یەکێتی هیچ ئیجراعاتی گیرە هەیە بەر بۆی کە لە خوارەوە لەسەر ئاسی مەکتەبی سیاسی و سەرکردایەتیە کارێکی بۆ شێوەیە بکرێت کە ئێوە ئاش بکرێنەوە و ڕێگە لەو جیابوونەوەیەتان بژیرێ من پێم گوتی ئەمە بخۆمان بەڕێزمان جەلال بە دوای دانارین مەزرعێک برادر چون خۆشمان پێشتر لەگەی دانیژون مەزرعێک برادر چون لەگەی دانیژون ئێمە لە هەموو خەڵک زیاتر بە ڕاشکاوانی لەگە بەڕێزمان جەلال قسەمان کرد و بەڕێزمان جەلالیش هەموو شتەکانی بە ڕەحابە سەدر لێوەرگرتی و هەتا گەیشتەوە کە پێشنیاریشمان بۆ کرد و گوتی پێشی گوتی شتێکی باشە ئەو پێشنیارانە پێشی گوتی شتێکی باشە بەڵام نەکرا بەڵام برادران تریش بە ڕێزکا کۆستەر بە دوای دانیژ چوینە ماڵی پێمان گوت ئێمە بۆ جیابووینەوە بە ڕێزکار کرد سەلام بای ساتە لامان پێمان گوت لە بەرچی جیابووین وەزەکەی ناوێکی چۆنی بووی یەکی چانەکرێتن ئەو یەکێتی خاوەن ڕووبار دەریایەک شەهید و ئەو یەکتی واماند و ئێمە هەوی نیشتیمانی بوون و کولایەتمان بە خەڵک ئەداکە یەکی دوون ئێستا بۆ خەڵک پێمان فرۆشێتە بۆ وامان لێ هات ئێمە بۆ بەراوردی انتخاباتەکان بکە ئەو دەنگانە بۆ هاتنە خوارەوە و فەرقی کرد لەگەر ئەوان توش بۆ وامان لێت بۆ دیلاسە ناکەن بۆ ئەو کەسانی کە بووینە سەبەبی ئەوەی کە وەزعیەکی بەرەوە ئاکارە بن ئیجراعاتیان لەگەر ناکرێتن ئەو کۆمەڵستانە بە هەموو لەگەڵ برادرانە مناقەشە کرد و کاک بەرهەم ئەو کاتی مرێنە بوو سەردانی برادرانی کرد و لە سیتەک ئەو برادران هەمان ئەو قسانیان بە بەڕۆز کاک بەرهەمیش گوتبوو جناب لە دوانێکا بۆ ڕۆژنامەیەک باسی ئەوواکە لە دوای چاپێکەوتنەکەتان لەگە تاڵەبانی باسی واکەی کە تاڵەبانی خۆی ناڕازی بۆ لە دەست لە کارکێشانەوەکەتانوە بەڵێنی هەندێک گۆڕانکاری یاوە بەڵام لەبەر ئەوەی کە لە ئاسی خوارەوەیە ئستیجابە نەبووە بۆ ئەو داواکاریانەی تاڵەبانی بۆ ئێوە بڕاتان نەماوە بۆی کە گۆڕانکاری بکرێت
ئێمە تقریبا وەکو پێم گوتی پێشتر لەگەر بە ڕێزمانزلال لە گفتوگۆدا بووین بۆ ئەو وەزانی کە بە ڕێزمانزلال پێشنیانمان بۆ کرد بە ڕێزمانزلال فعلەن ئەڵپێت ئەڵێم بە ڕێزمانزلال گوتی شتەکانتان باشە و دەشیکەین مەسەلە باسی هەولێرمان کرد گوتمان بۆ هەولێر قیادێکی منتیقی نەبیتن سەرپەرشی ئیش و کاری ڕێخستن و تەنزیم و ڕوتینی بداتی و کەسێکی مەکتەبی سیاسی بە قووەتی لێ نەبیتن و مرکزی قووە بیتن و بتوانانی ئەو تەنزیمە کۆبکات و ڕێکی بخاتن گوتی زۆر چاکە زۆر باشە ئەیکەم دوای نەیکرا یعنی تیمە شتێکیشین بچین تا مەزوعێک برادرانش لە خوارەوە ئەوانی شتەکانیمان زۆر پێ باش بوو مەزمعیشی دژاتیان کردوینە بەڵێ ئێوە لەو لێدوانە ڕۆژنامە نووسێت و ئشارەتە بەوەیەوە کە ساڵێک بەسەر ئەو دیدارەتانە تێپەڕیوە اینجا ئێوە گەشتونەتەوە باوەڕێکە هیچ ناکرێ بەڵێ یعنی ئەوە ساڵێک چاوەڕووی گۆڕانکاریتان کرد تقریبا نزیک ساڵێک بوو بەڵێ تقریبا ساڵی بەتوای بەس نزیک ساڵێک بوو کە ئێمە چاوەڕێی بە ڕێزمانزەلال بوون کە ئیجراتەن و پێشنیانە ئەو پێشنیانی کە ئێمەمانان بۆ مەسلحەتی چیش بۆ مەسلحەتی خۆمانش نەبووە بۆ چاکنی وەزعیەتی چاومان لێ بوو باش بیتن هەموو ئومنیەتیشمان کۆنگریسێ بوو هەتا داوامان لە بە ڕێزمانزەلال کرد بۆ کۆنگرێکی پێشوەخت ناکەیت بەپەلە بیکەیت بۆی چارەسەری ئەو وەزانە بکات ئەوەشی گوتی خراپ نییە بەڵێ هیچ بەڵێنێکی بە ئێوە هەیە لەو دانیشتناکە لە ئاسی قیادا لە هەولێر خەڵک بگۆڕێ پێی باش بۆ پێشنارێکی ئێمە بۆمان کرد گوتمان یعنی مەسەلە هەولێر پایتەختە یعنی هەڵی دەگرێت تو قیادێکی منتیقی بۆ دروستکەی مەکتەب سیاسیی بە قووەتی لێدا بنی یعنی پێشنیارێکی ئێمە پێقبول بوو بەڵێ ئێستا هەنێک گۆڕانکاری کرا لە ماڵبەندەکانی نینەوە هەولێری یەکێتیە ئێوە گۆڕانکاریان نەچۆنە بین وەکو گروپێکە جابوونەتەوە حزب بۆ خۆی کردی من هیچیشم پێ کاک ئاسوی بدێ کاک سعدێکی نار کاک فلانی بدێ کاکەوەی نێم حزب لە خۆی جارە خۆی واب باشەگەرەوە کاتە بۆ ئەو گۆڕانکاریانە لەو کاتا بۆەکەیوە لە ناوی یەکێتیا بوون پێ ڕازی ئەگەر ناوی چتی بام بەڵێ ئەو کات نەخر ناڕازی بوو هەر ناڕازی بوون باڵێ هەنی وە هەر مەبدەئیەن بڕێرتان ناوە کە ناڕازی بن نا من چووکە خوێنەوە بۆ هەولێر زۆر هەڵەگریت هەموو کەس پێی ناکرێت قیادی هەولێر بکاتن هەموو کەس پێی ناکرێت تەنزیمی وەزعی یەکێتی لە هەولێر تەرتیب بکاتن و ڕێکی بخاتن بۆ ئێمە پێمان خۆش بوو ئەوە بۆ دڵسۆزی یەکێتی بوو پێمان خۆش بوو کەسێکی شیا و بەتوانا و لێهاتوو بەهات بە قیادی ئەو هەولێری بکرد بە بەڕاستی ئەو هەولێری تەنزیم کرد بە ڕێکی خزبا و من خۆم جێم لێ بوو ئەو ڕۆژی کاک مەلا بەختیار نووسراوێکی نووسی بوو ئەڵێ ئێمە لە حکوومەتە لە بەرامبەر پارتیە زۆر لە خوارەوەی لە پۆستەکانە هەموو کۆمەڵێک کەس بۆ ئاوابنێکی ئێمەمانانی شتێ گەشتین کە وێچتە بەرەو چاکارێک دەبڕە بەڵێ باشە بڕام ئەگەر لەگە پارتیە لە ئاسی پۆستە حکومیەکانە یەکێتی غەدری لێکرا بێ بۆ نمونە تۆ خۆت قەنەعاتەوانێکی یەکێتی خۆی و غەدری لە خۆی کردەوە بەتاکید خۆی غەدری لە خۆ کرد بەتاکید ئێوە کەوادر وەکو ئەوانی کە ناون لە ناوێشێتە تا چەند ئەوتان بە ڕاشکاوی بە مەکتەبی سیاسی و بە سکرتێری گشتی و تۆ کێکیتی خۆی غەدر لە خۆیەکە من پێم گوتی کە بە ڕێزمانزەل لە کاغەزیان بۆ هینام کە بمکە بە ئەوە من خۆم چم لە ڕووی ئەو بەڕێز کاک بەرهەمە گوتم دەم و ئەسەسەی لەو حکوماتە هەشتی هی پارتی دووهی یەکێتیە بە ڕاشکاوانە بەمنی گوت چێ دایتی باچی لێ وەرگرتەوە منجلال ئەمەی بەتۆوت کاک بەرهەم ئەوە مەزمعی کەسیش بووین دانیش بووین وتی من شەڕی کەس ناکەم چێ ئەو دەستگانشی داوە باوان باچی لە خۆی لێ وەرگرتەوە من تێگەشتم بەڵێ کاک حاجی مەبەستی پرسیارەکەی من ئەوە بوو بەشێکی زۆر لە کەوادری یەکێتی گلەیی لە ڕێکەوتنی استراتیژی ئەەکەن کە ئەم ڕێکەوتنە لە بەرژەوەندی یەکێتی نەبووە هیچ یەکێک لەم کادرانە ڕاشکاوانە ڕوبەڕوو بە تاڵبانی وتووە بڵێ ئەم ڕێگەوتنە لە سەرەری ئێمەیە و لە بەرژەوەندی پارتیە و من خۆم لەگەرم من لە دوکان داوەتەکی کردم من بە ڕاشکاوانە پێم گوتن مامزەلال ئەو وەزای ئێستا ئێمە لە هەولێر بەو شێوەیە هەتا نمونەی مەسیفشم بۆ هێناوە ئەو ئیتفاقی استراتیژیە من نازانم بۆ یعنی ئەڵێن ئەگەر ئیتفاقی استراتیژی نەبی ئیتر دیسان دنیا پڕخوێ نەبی و شەڕی بلاکوژی دروستە بیتەوە باش ئەکری ئیتفاق استراتیژی نەکرد و شەڕی بلاکوژیش نەکەن
ئەکرێ هەیەکە داوای سخای خۆش بکەن و شەڕ بلا کوشش نەکەن خۆ زمانی دیالۆگە زمانی گفتوگوۆیە سەردەمی دانیشتنە بەیەکە و سەردەمی یەکتر قبولکردنەوە کاتی خۆی پارتی حزب الأم و حزب القائد و حزبی یەکەم بوو کاتی سەردەمی مەرحوم مەلا مستەفا بەڵام ئەو تەماشای دەکەی لەگەر یەکێتی 59 کورسی لە پەرلەمانە هینا دەبێ ئەویش لە خۆی بگاتن لە دابەزینە و یەکێتی لە خۆی بگاتن لە دابەزینە و هەردووشیان پێکۆ دەتوانن دابنیشتن بە دیالۆگ و گفتوگۆ هەموو لایەک قبول بکەن هەمووشی قبولی یەکتر بکەن و هەمووش پێکەوە بێن قۆڵ لە هەڵمان و خزمەتی ئەو میلەتە بکەن بەرژەوەندی ئەو میلەتە بپارێزن کیانی ئەو میلەتە بپارێزن خۆ دەبینی ئێستا یعنی وەزەکان چۆن هاتوون پێش چی لێ هاتووە بەڵێ ئێستا لە هەولێرە ئەمە ڕاشکاوانە پێم بڵێ لە هەولێرە نفوز و پێگەی یەکێتی بەهێسترایی گۆڕان لە انتخاباتی پەرلەمانی کوردستانە لەگە پەرلەمانی عێراق فەرقەکە ئەوەندە زۆر نەبوو بەڵام من پێم وایە ئێستاگە یەکێتیش بەو شێوە بۆ شێوە بڕات بۆ شێ بیر بکات و بۆ شێوەش هیچ بکاتن لە هەولێرە من پێ وایە زیاتر دادەبەزیتن بەڵێ بەڵام چۆبی سەرگی منە نەیە بە تەسەوری تۆ کامیان بەهێسترن لە ڕووی پێگەوە من گوتم یعنی فەرقەکان گۆڕانێک لە هیچەوە ینی لە کاتەمەی انتخاباتە لەگەر یەکێتیا فەرقێکی ئەو تۆی نەبوو بەڵام بۆ انتخاباتی دادێت من پێم وایە گۆڕان وەزی باشە بیتن یەکێتی لە دابەزینە بیتن بەڵێ ینی گۆڕان باشترە بێلی لە پێم وایە باشتر دەبێت بەڵێ ئەی پارتیش لە دابەزین دەبیت نمونەیەکی بۆ لەسەر خۆم دێنم من لە نوێنەری لە جامعە خوێن لە خۆم هەڵبژارد لە ناو شعبەکەی خۆم کە هەمووشی پارتی بوو من دەرسم لە بەرامبەر پارتیەکە دەلالەتی ئەوەیە کە هەردوو لا لە دابەزینە ئەم قوش خەڵکی حزبایەتی ئەوەندە بە مەبادی و ئەوەندە بە ئیلتیزامەوە نەگرتووە حزباتی تقریبا کاتێکە حزبایەتی بوو مەبادی بوو کە لە شاخ و لە وەختە پێویستەکان وێستا حزبایەتی بکایتەوە ئێستا ئەو مهمە ئەوە گرنگە کە چی خزمەتی ئەو میلەتت بۆ دەکاتن دەچمە بدەیەکی هێچ حزبێکە گرنگ ئەو کەسی کە دێ کارکردنیێتی دوێنە سوێندی یاسای خواردی لە پەرلەمان سەرۆکی حکوومەتە ئەگەر سبینێ بێ خۆ بە شێرنی و بە جوانی پیشامدات و خزمەتی میلەت بکات و وڵاتی بکات وڵاتێکی قانونی سیستماتیک من پێم وایە خۆشی جوانە بێ حزبەکەی خۆشی جوانەکاتن زۆر باشە کاک حاجیەک کاتی بەرنامەکەم ماوە ئەمێ جارێکی ئەو پرسیار و لێ بکەمەوانە ئێوە ئەو چەند کادرەی کە جیابوونەوە لە شاری هەولێر ئەمە بێگومان چەندەمین جیابوونەوە بوو لە ناو یەکێتیە پێشتر باسی ئەوە کرا کە گروپی ڕێک بە هەماشەوە سەر بە بزوتنەوەی گۆڕان و وەکو باگراون بزوتنەوەی گۆڕانیان لە پشتبۆکە جیابوونەتەوە ئێستا ئێوەش کۆمەڵە کادرن کە جیابوونەتەوانی و هەمان ئەو قسانە ئەکەنەوە کە پێشتر ئەو گروپانی تر کردویانەتەوە تا چەند ئەو ئەگەرە بەهێزە ئێوە ببنە بەشێک لە بزوتنەوەی گۆڕان تا ئێستا ئێمە ئەو دەکەس بڕیارمان لێچێتی جیابوون و دانیشتوون لە ماڵەوە بڕیاری ئەومانەدا نەرەگەر کەس تەحالف بکەین نە لێستی سەر بە خۆمان هەوی بەڵام هەموو ئەگەریشمان لە پێشە ینی ئەو ئەگەرە بەهێزەکە ئێوە بنە بەشێک لە ئێستا ئەوە دەبی هەموو لامان دابش و کۆبن و ئیتفاقی لەسەر بکەین و یەکتر ئەو ڕێگای هەڵبژێن کە خۆمان هەموو لامان لێمان و نزیکە و خۆشمان دیراسی بکەین کە بەڕاستی پشتیمانیت پیانەبی بەڵێ زۆر باشە جەمال نادر حەمەد ناسا بە حەجی مەسیفی زۆر سپاس بە بەشداریت لە بەرنامەی ڕاشکاوی خۆشەویستانم بۆ سەرنج و تێبینێ گەتوان لە ڕێگەی ئیمێل ئەدرەسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێوە بکەن تا بە ڕاشکاویەکی تر هەموو لایەک لە خۆشییا بن دەست خۆش حاجیگەن